کەسی نییە بەڵکو کاری دەستگا و دامەزراوەی تایبەتە تا بەروادا چوون بۆ ئەو بابەتانە بکەن کە لەسەر گەلەکەیان نووسراوە. خوێنەری کورد گرنگە بزانێت کێشەی کورد لە ڕوانگەی ئەوانەوە چۆن دەبینرێت، چەند جێی بایەخە، چەند زانیاریان لەسەری هەیە. ئەم کتێبە لە سێ بەش پێکاتەوە. بەشی یەکەم کۆمەڵێک وتار و ریپۆرتاژی ڕۆژنامەوانیە بە زمانی ئەڵمانی نووسراوە بڵاو کراوەتەوە کە 10-15 ساڵێک بەسەریان تێپەڕیوە، بەڵام بایەخی خۆیان هەیە چونکە بە زۆری نووسەر ڕۆژنامەنووسی ناسراو پیشەیی لەسەر کێشە گەرمەکانی کە لە دەوروبەری ئێمەدا ڕوویداوە، هەرتەنها ڕاستی کرد نییە باسی دوچار ئێران و سووریا و عێراق و مسلمان زۆر بەشیان بەردەوامە. جا پێویستە بزانین بۆمان دەرکەوێت چۆنیان ڕوانیوەتە کێشەکان، پێشبینیان چی بووە، پێشبینیان چی بووە، سەرنجیان چییە و ڕەخنەیان لە چی بووە. دوو وتاری گرنگ لەسەر پرۆسەی ئەمریکا و ئەوی تر لەسەر پەیوەندیە نهێنیەکانی نێوان هەواڵگری ئەمریکا و سەدام لە جەنگی ئێران و عێراقدا. بەشی دووەم چەند چاوپێکەوتنی ڕۆژنامەوانی لەمانە دوانیان نووسەر کاکیوا خۆی ئەنجامی داوە. یەکەمیان لەگەڵ پەرلەمانتارێکی سویسری بەناوی ماتیا مایر کە ئێستا هاوسەرۆکی پارتی سۆسیالیستی سویسرایە کە دووەم گەورەترین پارتی نێو پەرلەمانی ئەم وڵاتەیە. هەروەها لەگەڵ دکتۆر تۆماس شێلینگەر کە ئاکادیمی نووسەر و توێژەرەوەیەکی ناسراوی نەمساییە، زۆر دۆستی کوردە و چەندین جار سەردانی کوردستانی کردووە و چەندان کتێبی لەسەر کورد نووسیوە. بەشی سێمی کتێبەکە خوێندنەوەیە بۆ چەند کتێبێک کە نووسەر خۆی خوێندبێتەوە، باسی کتێبەکانەکە بە زمانی ئەڵمانی لە دەستگا بەناوبانگەکانی ئەوروپادا بڵاوکراونەتەوە. کتێبەکان بە زمانی ئەڵمانی و لە دەستگاکردەکانی بەناوبانگەکانی ئەوروپا ناوەڕۆکەکانیان ناوەڕۆژ کتێبەکان ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ پەیوەندیان بە خەباتی گەلی کورد و کەلتور و بارودۆخی کوردستان. من نامتوانێت ئەو کتێبانە خوێندنەوەی بۆ بکەم چونکی کاتی زۆرەوێ چۆن باسی کوردیان بۆچیان دەکرێت لە خوێندنەوەی بۆتان دەرەکەوێت. یان ئەو وڵاتانەی کە کوردیان بەسەردا دابەشکراوە. ماوەتەوە بڵێم ئەمە بۆچوونی خۆمە، نووسەر بە زمانێکی کوردی پاراو بێ هەڵەی زمانەوانی و ڕێنووسی کوردی ئەم کتێبەی بە شێوازێکی زانستی و هێنانەوەی سەرچاوە و وێنەی نووسەر و وێنەی نووسەرەکانی بۆ گەواهی هێناوەتەوە. کێشەشێکی جوانش لەلایەن نووسەری بەتوانە کاک بەکشوانیەوەی بۆ نووسراوە کە زانیاری بە سوودی خستۆتە سەر خەرمانی کتێبەکە. دیارترین و گرنگترین ئەو زانیاریانەی بەکشوانی کە لە 12/2022دا باسی ڕۆژەتی ئێستا و ئەم چەند ساڵەی دواییە سەبارەت بە سەنگەرگرتنی کورد لە پاڵ جیهان لە شەڕش بە داعش و باسی دەستپێشکەری کاکی وەرزەکەدا وەک تار وەک خەمخۆری بۆ ئەرچێکی لەم جۆرە. با بێنە سەر وتار و دۆسیەکان و ڕۆماڵکردنەکان و ڕاپۆرتەکان. یەکەم ڕۆژنامەنووس ئینگەڕۆن بە ناونیشانی تورکیا شەڕی پەکەکە توندتر بۆ ناو عێراق دەجۆزێتەوە. ڕۆژنامەی نۆیە سیرخە سایتۆن کە بە NZZ بەناوبانگترین ڕۆژنامەی ئەڵمانیزمی سویسری و ئەوروپیە لە ساڵی 1970ەوە ئەم ڕۆژنامەیە بەردەوام دەردەچێتەوە. ئەم وتارە لە 21/6/2020 بڵاوکراوەتەوە. بە کورتی هێرشێکی وا فراوانی بۆ سەرخەندی ئەمە ڕۆژنامەنووسەکەڵێ ئەڵێ هێرشێکی وا فراوان بۆ سەرخەندی تەنها بە هاوکاری ئێران و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەری سەرکەوتنی هەیە کەوا ناوچەکانی دەوروبەری ئەوەیان لەژێر کۆنترۆڵدایە. یا کەواتە بەبێ یەکێتی نیشتیمانی بەبێ ئێران تورکیا هەرچی بکە ناتوانێت هەرگیر بکرێت. تاران
حەزب بە بەهێزکردبوونی تووشیان لە باکووری عێراق ناکات ئەمە حەسەب وتنی ڕۆژنامەکەمە بۆ چوونی من نییە ئەو ڕۆژنامە نووسا کەوا ناوی ئینگەڕۆکە لە بابەتەکەی فابریکا بچێت ئەڵێ تاران حەزب بە بەهێزکردبوونی تووشیان لە باکووری عێراق ناکات شتێکی دوورشە کە یەکێتی نیشتیمانی کوردستان کارێکی وا ئەنجام بدات کە وڵاتێکی دراوسێ تووشیا ئەمانە بۆ سوودی خۆی بەکاربێنێت بەلای کوردانی عێراقەوە شەڕکەرانیان شەڕبانانی پارتی کرێکارانی کوردستان تیرۆریست نییە بەڵکو کوردن وەک ئەوە لە 18 تەمووزی 2012 هەمان ڕۆژنامەنووس ئینگەڕۆک راپۆرتێک کە باسی پرۆژەکانی بیناسازی لە هەرێمی کوردستان دەکات و دەڵێت لە بەغداوە بەڕێکەوتووە بەرەو ئەو ئەڵێ عێراقەکەی تر ڕۆژنامەنووسەکەڵە بە عێراقەکەی تر وەک خۆی دەڵێت باسی بوژانەوەی دوای شەڕی ناوخۆ دەکات کە چەندان هەزار کەسی تێدا بوونە قوربانی باسی گوندی ئیتاڵی و ئینگلیزی و سویدی و بەرزترین باوەخانەی وەک میوانخانەی دیوان کە 24 قاتە و ئەربیل ڕۆتانە و مانەوەی شەوێک خۆی شەوێک لێماوەتەوە دێ بە 350 دلار ئەو وەختە دەڵێت ناوچەکە فاکتەرێکی گرنگی ئابووریە بۆ تورکیا قەبارەی ئاڵوگۆری بازرگانی نێوان تورکیا و عێراق لە ساڵی ڕابردوو کەواتە 2011 گەیشتە 15 ملیار دۆلار ئەوروپا ئەمە بۆ چوونی عینەن ڕۆژنامەنووسەکەیە دامە خوێندنەوەی مێشی کوردەکان شکردووە ئەوروپا بۆ گەنجە کوردەکان ئامانجێکە عێراق خۆیان وڵاتێکی نامۆیە نازانن عەرەبی بفەیبن عەرەبی نازانن کوردەکان زۆر کەمێکیان بەغدایان بینیوە بەڵام باسی باوانیان لای باوانیان وڵاتێکی سەربەخۆی کورد خەونێکی خۆشە بەڵام بۆ گەنجەکان ئەم بابەتە تەنها مەسەلەی کاتە کە ئەو خەونە بێت بەڕاست لە بەشێشتری راپۆرتەکە لەژێر ناوی گەلێکی زیاتر لە 20 ملیۆن باسێکی کوردی مێژووی و زمانی کوردی و ڕەوشی ئێستای یاسایی هەرێمی کوردستانەکە تێبینی ئەم راپۆرتەی سەرەوە لە سایتی فەرمی ڕۆژنامەکەشدا بڵاوکراوە سایتەکە لای ناو کتێبەکەیە هەیە سایتی ڕۆژنامەکە هەمان ڕۆژنامەنووس ئینگەڕۆک لە هەمان ڕۆژنامەی NZZ ڕۆژی شەممەی 29/5/2010 باسی ئازادی ڕۆژنامەگەری لە عێراق پڕ لە مەترسیە بەناونیشانەکەیەوەیە ئازادی ڕۆژنامەگەری لە عێراقدا پڕ مەترسیە باسی کوشتنی ڕۆژنامەنووسێکی کورد سەردەشت باسی ئەبوونواز چەند زانیاریەشیان هەیە لەسەر ئەم وڵاتە باسی ئەبوونواز دەکات دەڵێت لە سەدەی هەشتەمدا ژیاوە کەسێکی بێبڕوا و ئازادی خوازە باسی تەقینەوەکانەکە کە لە شارەکانی عێراقەوە لەوەش باسەوە کاڵێ لە دەستکەوتەکانی ئەمریکیەکان پاش ڕوخانی ژەمی سەدام ئازادی ڕۆژنامەگەریە کە لە دەستوردا جێگیر بێنەوە بەڵام بەردەوام فشار دەخرێتە سەر ڕۆژنامەنووسان لەلایەن حکوومەت و لایەن پۆلیسەوە کە ناهێڵن ڕۆژنامەوانی تەلەڤیزیۆنی کە ڕێگریان لێ دەکرێت ناهێڵن چاوپێکەوتن ساز بکەن بەیانێرەکانی تەلەڤیزیۆن هەندێک جار چەندین سەعات دەژیرێن و بگرە دارگاریش دەکرێت ناونیشانێکی گەورە سکاڵای قورسی کوردەکان لە دەست بەغدا ناونیشانی یەکەمین راپۆرتی میدیایی ئەوروپی لەسەر ئەنفال بووینە ڕۆبرتس ڕۆژنامەنووسێکی بەناوبانگی بەریتانیا لە ڕۆژنامەی هەمان ڕۆژنامە NZZ لە 12/9/1987 من ئەو ساڵە خۆم مامۆستا بووم لە ئیزۆپ کیمیابارانەکەی بالیسانم بینی راپۆرتێکی لەسەر کیمیابارانی دۆڵی بالیسان نووسیوە لە ساڵی 1987 باسی ئەوە دەکات کە کوردەکان لەو باوەڕەدا کە حکوومەتی بۆن یعنی ئەڵمانیا لەسەر تێوەگلانی کۆمپانیاکانی لە عێراقدا ئاگدارە لە پاڵ بەرهەمێنانی دەرمانی قەڵاچۆکردنی مێروودا گازەکانی خەردەل و عەسابش دروست دەکەن
ئەو کۆمپانیانەی کەوا هاتووەتە عێراق تایبەتی لای ئیسلامەڕاوە بۆڵسکی زۆر پەیوەندیە نهێنیەکانی ئەمریکا و سەدام لە هەشتاکاندا ئەمە زۆر گرنگە. ئەڵێ سەرۆکڕیگان بۆ وەزیری بەرگری کە ناوی فرانک کارلۆس بووە ئەمەی نووسیوە سەرکەوتنی ئێران قبوڵنەکراوە لە شەڕەکەیە، یعنی لەبێ هەموو هەوڵێ بدرێت ئێران سەر نەکرێت لەو شەڕەیە. ئەمریکیەکان زانیاریان لەبارەی جوڵی سوپای ئێران بە مانگی دەستکرد بوو بە تەیارە هەموو جوڵەکان شوێنی مۆڵ خواردنیان داوەتە عێراقیەکان. وێنەی بەڵگەی هێناوەتەوە کاکناسێ وێنەی سەردانی دۆناڵد رامسفێلد بۆ لای سەدام حوسێن وێنەکەشی لە کتێبەکەی هەیەکەوە تۆقەی لەگەڵاکە لە جەنگی ئێران عێراق لە 12/83 وتاری بۆکاری یەشتیگڵی ئەڵمانی ژمارە 35 لە ڕۆژی 20 ئابی 2020دا نووسەرەکەی ماکسیمیلان کۆپ ڕۆژنامەنووسێکی دیار و ناسراوە خەڵاتی دەستگای ڕۆژنامەنووسانی باشووری ئەوروپای وەرگرتووە. من بەوە سەرسام بوومە کاکیوە ئەو بابەتانە ئەو وتار و ئەو ڕۆماڵ و ئەو ئەو بابەتە چاوپێکەوەدازانی نووسیوە کە بەناوبانگترین ڕۆژنامەنووس و بەناوبانگترین بەربڵاوترین ڕۆژنامەی ئەوروپا وڵایەوە نەکە ڕۆژنامەی احتیاجەکەمانە. نووسەرەکەی ڕۆژنامەنووسێکی دیار و ناسراوە خەڵاتی دەستگای ڕۆژنامەنووسانی باشووری ئەوروپای وەرگرتووە باسی ئەردۆغان دشت بە هەمووانە ئەردۆغان بەس دشت بە کوردیە دشت بە هەمووانە چیە باسی بەرخوازیەکانی تووحەکانی جوڵەکان و جۆپۆلەتیک و پلانەکانی پیلانەکانی ماڵ ئاوایی لە ئامانجی بوون بە ئەندام لە یەکێتی ئەوروپا کە دەستی شۆری لەوەی کە ئەندام هات پەیڕەوی گوتاری ناسیۆنالیستەکان باسی لە مەترسی هەڵگیرسانی جەنگ لە نێوان دوو ئەندامی ناتۆ و رووسیا ئەمە لە ساڵی چەند نووسیویە وتمان لە 2020 ئیستا بۆنەکەی دەرچووە خەریکە دوو ئەندامی ناتۆی وەنام و تورکیا ئەبێتە کتێبێکی تر بابەتێکی تر بە ناونیشانی هیوای ڕۆژئاوا. من ئەم بابەتانەی کە لەسەر ڕۆژئاوا نزیک بە بەڕاستی سەرنجی ڕاکێشا وەرە ئێمە زانیاری باشمان هەیە لەسەر ڕۆژئاوا، بەڵام ئەوروپیەکان زیاتر لە نزیکەوە هەموو زووی کە سۆڵاڵەکانیان لەسەر ڕۆژئاوا. بۆ نووسەرێک بە ناوی کلێمەنس هۆڤیس لە ژمارە 47 ساڵی 2015 لە گەرمەی شەڕی بەرەنگاربوونەوەی داعشدا گۆڤاری دێر شپیگڵی ئەڵمانی دۆسیەکی تایبەتی بۆ شەڕبانیانی کورد و ڕۆژئاوای کوردستان فەرمان بوو، دۆسیە تایبەت وشەی ڕۆژئاوای بەکارهێناوە هەر بەزانەکەی خۆی نووسەر ڕۆژئاوا وەک وشە کرمانجیەکەی باسی ژیانی ئاڵدار خەلیل دەکات. تەمانەکە ژیانی ئاڵدار خەلیل بخەنیتەوە ئەزانی ئینسان چی وزەیەکی چ توانایەکی مدبووی تیا هەیە ئەگەر بەگەڕ بخات دنیا بێرە. ئاڵدار خەلیل من مەبەستم سەرنجی خۆم نییە، ئەمە حەقیقەتە. باسی ئاڵدار خەلیل دەکات کە لە قوتابخانە پێیان وتۆ تۆ نابێ ناوت ئاڵدار بێ ناوت خەلیلە ئاڵدارەکە لادا. چۆن لە هێرشێکدا بۆ سەر کەمپێکی سەربازی تورکیادا مینێکی لێدا دەتەقێتەوە دەستی چەپی ئەپەڕێت. دەستی چەپی پەڕیوە و کۆڵی نەداوە. پارتی یەکێتی دیموکراتی پەیەدا پارتی کوردەکانی سووریا دامەزراوە. بەستیەوە پارتی کرێکارانەوە لە تورکیا. خەلیل لەو هەموو کاتانە ژیانێکی هێمنانەی نەبووە لە هەموو ژیان. هەر خەبات و بیر و باوەڕی نامەبەستبووە. نەژن نەمناڵ بە ئاسایی دەڵێت خۆی دەڵێت بیر و باوەڕی من لە بری ژیانی خێزانیە. باسی پەکەکە و ئۆجەلان دەکات ڕۆژنامەنووسەکە. باسی پەکە و ئۆجەلان دەکات دەڵێت پەکەکە مارکسیستە و نەتەوەییە و شەڕبانشە. بنەمای بیر و باوەڕی ئۆجەلان ناوی ناوە خۆسەری دیموکراتیە، کۆنفیدرالی دیموکراتی. لە ڕۆژئاوا نیمچە وڵاتی خۆیان بنیاد ناوە و ناوی لێنراوە ڕۆژئاوا کە نزیکەی 3 ملیۆن کورد دانیشتووی ئەوێت.
دەیانەوێت ئۆتۆنۆمیەک لە ڕۆژاوا بنیاد بنێن بنچینەی دیموکراسی بێت مافی یەکسان لە نێوان ژنان و پیاوان هەروەها سەرجەم گروپەکردنی و ئاینەکانی تر هەبێت جیهانێکی خەیاڵی لە خۆرەڵاتی ناوەڕاستدا و بەڕاستی بەرجەسە دەگرێت و ئاسۆکانی دەرکەوتووە ڕۆژنامە نووسەکان کوردەکان لێرەش باسی شتێکترەکە باسی سیاسەتی کوردەکانەکات لە کوردەکان و ڕژێمی ئەسەد ڕێکەوتوونە کە هێرش نەکەنە سەر یەکدی ئەوان واقعیانە بۆی چوون هەر یەکەیان دەزانێت کە ململانەی یەکدی سوودی نییە بۆیە لە ئێستادا جارێ وازیان لێکێدا هەندێک ڕای جیاواز طبعاً ئەو ڕۆژنامانەی کاک ناسیح کە تەرجمەی کردووە بۆمان لە کتێبەکەوە کاکیوە هەمووی با بڵێن ئەرێنی نییە هەندێکشی نەرێنیە ڕای خۆیان وان هەندێک ڕای جیاوازی نووسەرانی ئەوروپا لەسەر فەقەکە با من ناچمە ناوازە بۆ ڕای جیاوازەکان چێنچین زۆر کاتەکانێ بەڵام ئەڵێ لە هەمان کاتە ئەڵێ ئەل نووسەرەکە ئەڵێ سەباسی نووسەرەکە شەکەی بەڵام ئەوروپیەکان هەمووان کۆکن لەسەر مافەکانی کورد وەک نەتەوە بۆ نمونە سیروس فیگر لە ڕۆژنامەی NZZ بابەتی لەسەرەوەی یەکەم ڕۆژنامەیە کە نەخشەی کوردستانی گەورەی بڵاو کردەوە لە سەرووی ڕۆژنامەکە و نەخشەی کوردستانی گەورەشی لەسەر ڕۆژنامەکە داناوە ئەو ڕۆژنامەی NZZ یەکێکی تر ڕای ئەرێنیە طبعاً ئەوەی کەوا ڕای نەرێنەکە باس ناکەم کە چۆن نەرێنیە باسیەکانیترەوە بۆچوونی ئەو ڕۆژنامە نووسەیە ڕای ئەرێنی لەسەر بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد یەکێ لەوانە یانڕوود بابەتێک لە ڕۆژنامەی NZZ ساڵی 2007 بە ناونیشانی هەڕەشەکانی تووشیان کاریگەریەکی کەمیان لە کوردستان هەیە دەڵێت حکوومەتە کوردیەکەی هەولێر دڕچێکە لە چاوی تورکەکاندا چاوپێکەوتین لەگەڵ پێشمەرگەیەک کردووە کە تەمەنی 76 ساڵە و لە تەمەنی 14 ساڵیدا بۆتە پێشمەرگە دەڵێت پێشمەرگەکە دەڵێت تەنانەت بێت کورتەیەکە لە قسەکانی هەموو قسەکانی زۆر کوردەکە دەڵێ تەنانەت بەهێزێکی سەربازی وا زۆر و زەوەندش ناتوانێت بەریدا تێک بشێنێت پێشمەرگەکە دەڵێت هەروەها دەڵێت عینەن ئەو پێشمەرگە دەڵێت ئەمە سەردان پێینەکرا تورکیاش لەگەڵ پێگاکادا ناتوانێت ئەمە بەسی سەردان لەگەڵ کوردانێک وانەوە بکە بە هێزارکردن ناوبەر نووسەرەکە دەڵێت لەسەر بوونی پاکەکە لەگەڵ خەڵکەکەی قسەی کردەوە پرسیاری کردو هەندێک کەس دەیوێرەوە کوردەکانی ئەو دەبەرە کە پرسیاریان لێ دەکەم ئایا پێیان خۆشە پاکەکە لە ناوچەکەیانە نا بە ساردیەکە وەڵامێکی من نازانم ڕاحەتیشیان وەڵامێکی نازانم دەدەنەوە بەڵام ئەوەی زۆر باش دەیزانن هەر نووسەرەکاڵێ ئەوەیە کە بۆ گەریلاکان ئەو ناوچە شاخاویە و ئەو ناوچە شاخەوە سەختانە نییە باسی کەرکووک باسی خۆمە ئاستری فریفڵ لە قاهرەوە لە ڕۆژنامەی تاگیستان جێگەر سویسری لە 11 ئۆکتۆبەری 2007دا لەژێر ناونیشانی کوردەکان لە هاتەناوەیەک خۆشداری دەدات باسی سیاسەتی بە عەرەبیکردنی سەدام لە کەرکووک و نیشتەجێکردنی عەرەب و کوردەکان ڕاگوزراون و چاودێرانی سیاسی لەسەرەوە کۆکن کە هەڕەشە و چاوسوکردنەوەکانی ئەنقەرا بۆ ئەوەیە کە تەگەرە لە بەردەم حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندیدات و سوکات بۆەوەی مەسەلەی کەرکووک وەک لە دەستوری عێراقدا نەخشەی بۆ کێشراوە حەل نەکرێت تووشیان نایە ژەنەراڵەکانی تورکیا دەیانەوێت ڕێگری لەمە بکەن ئەوان لەوە تۆقیون کە ملیاردەها دۆلاری دەستکەوتی نەوت دەکرێت کوردەکان بەرەو ئارەزوو و ویستی وڵاتێکی سەربەخۆ زیاتر هەان بدات تەنانەت لە نێو کوردەکانی وڵاتە دراوسەکانش باسی ئەوەشەکان ڕۆژنامەنووسە باسی هەڵخەڵەتاندنی دۆڵانی تورکیا بۆ کوردەکانی دیاربەکوو
کوردستانی باکوور و حزبەکانی ئەکەبەوە و دەتەبەوە هەدەفەوە ئەمانە من نەمیش بەس بە کتێبەکەی ئەوقانی خوێندەوە باسی تاقیکردنەوەی دەنگدان بۆ ئەکەپە دەکات ئەکەپە پارتەکەی ئاکپارتی ئەردۆغان لە هەڵبژاردننی شارەوانیەکان لە تووشیا هەوڵدان بۆ ڕاکێشانی کوردەکان بۆ دەنگدان باسی ئەوشە چەند تەلەڤیزیۆنێکی کەناڵ تەلەڤیزیۆنی لەوانە تەرەتە شەشی کوردی و دەتەبە چۆن ژنان و ئازادی زمان و کەلتور باسی کرێت یانڕۆ باسی شاری هەڵەبجە کە مالیکی سەردانی ئەوەی کردووە بە ناونیشان پێشوازیەکی ساگ لە مالیکی لە باکووری عێراقدا ڕۆژنامەنووسینەوەی یانڕۆ ڕەخنە و گلەیی پاش سەردانێک بۆ شاری هەڵەبجە ڕۆژنامەی ئەنزێزێر ئەڵمانیزمی سویسری لە 4/8/2009دا دەنووسێت پاش زیاتر لە 20 ساڵ لە کریابارانکردنی شاری هەڵەبجە لەلایەن سەدام حوسێنەوە بۆ یەکەم جار سەرۆکوەزیرانی عێراق سەردانی شوێنی ئەم کارەساتەی کرد بەڵام پێ لەناو دوو قەوزە داوای لێبوردنکردن داوای لێبوردنکردنی نەکرد چاوپێکەوتنەکانی موسەر کاکیوان ناسر کە خۆی چاوپێکەوتنی کردو چەند چاوپێکەوتنێک لەوانە لەگەڵ کە سەرداری شارەم تۆماس شلیدینگر کە وتوێتی ئەو قسەی ئەو کابرایە تۆماسە گوتی ئەمڕۆ پەیوەندی فەرمی و کەسیم بە خەڵکی کوردەوە لە هەموو ناوچەکانە هەموو پارچەکانی کوردستانی سەردانی بە جۆرێک چی ئەڵێ هێری کوردیش بۆ بە جۆرێک من لەوێ حەز دەکەم وڵاتی خۆم ئەوەنە حەزی بەناو کورد بوو دووەم داوید لۆمنیۆڵەر ڕۆژنامەنووس و فۆتۆ ژۆرناڵیست هەنەوانەی کەوا فۆتۆ بۆ ڕۆژنامەکان دەگرن هونەرمەندش ناسراوی ئەڵمانی هونەرمەندێکی گەڕیدێت یعنی دایمەن ئەگەڕێت هەموو وڵاتان بۆ دنیا یامان نازان کۆڕێکی کردووە کە هیوان لە کۆڕەکەیان چووە سیمینارێکەوە لە کۆڕەکەیان چۆن باڵەکەی بەخەڵاتەوە لە ئێوارە کۆڕی نمایشی وێنە و ڤیدیۆکانیدا لەسەر باشووری کوردستان کۆمەڵێکی وێنە و ڤیدیۆی لەسەر شاشەی سینەمایی لە سیمینارەکەیە نمایش کردووە لەو شوێنە لە پێشانجاکەوە سەدان وێنە و دەیان گرتەی ڤیدیۆیی لەسەر شاشەی سینەمایی نیشان ئامادەواندا لەوێدا نووسەر چاوپێکەوتنی لەگەڵ سازراوە سیمینارەکە لە شاری هێلکەکووری سویسرا لە مانگی 2020 سێم کەس ماتیا مایەر پەرلەمانتاری سویسرا و دۆستی کورد لە مانگی 10 ساڵی 2019دا بە زمانی ئەڵمانی کاکە ئەمەی سازراوە چاوپێکەوتنی هەسنی کاظم لەگەڵ سەلاحەدین دەمیرتاش لە گۆڤانی بەناوبانگی دەشتوری ئەڵمانی لە ژمارە 32 2015دا ئەم مادەدانە کامل سەرە هەڵەمەکانی ئەوە لەناو کتێبەکەیە بە ئەوانی چی داواچی دەکرێت ئەو کتێبانەی کە هیوا خۆی خوێندیوێتی سەرنجی لەسەری هەیە من ئەو زەنگدانە یەکەم کتێب بە ناوی لای کوردەکان ناونیشانەکەی کتێبەکە لای کوردەکان بینەری خەباتێک خۆشیان سەر و ڕۆژنامەنووس یعنی خۆی بینەری بووە خەباتەکەی بینیوە جیاوەتیایە سەر و ڕۆژنامەنووسی ناسراوی نەمسایی فریتز زیکا لە ساڵی 1980 لە گەیەنە بە قەبارەی مامناوە 210 لاپەڕەی نووسراوە دووەم کتێب مەیادە کیژەکەی عێراق کچێکی عەرەبە یان سەبودەی ژنە زیندانیەکانی ناو دەستگای ئەمنی بەغاز ئەو ژنەکە لە دەستگای ئەمنی چۆن ڕەفتاریان کردووە لەگەڵ ژنی جوان ژنی بێتاوان تاوانی سیاسەتە ناوتەخوا کتێبەکە باسەوەکە باسی چیاوە ئەو مەیادە طبعا أنا كتابة مزماني من صف الوزارة ما يروحان بالجزائر شعب الوزارة خان مروزامون إسرائيل أمريكي جين ساسون بريكوتن لقل مياد عسكري من باشكوي
لقبكي والله لو أنا ما يشكر ما يحسب وأنا خوش عسكري كتير برا يكوتن نويت عبر عسكري تصور نويت عبر عسكري أو ما يعني برا يكوتن لك أو روزا من زكنا يجي ساسونا برا يكوتن لك ما يعني عسكري خاوي جرانور وداوكان دايش كيف ولا مشوار لألمانيا للايان جوار كسوا تاولي لأوابانا يكس يبور ناجر بس يسوار كسوا دزقايا للايان جوار كسوا جرانا تا صالي دوازارهش هنزار چاپ نوسری دیواناسی چاپا ئەڵمانەکەی خوێندەوە کاتیوە چاپە ئینگلیزیەکەی نەخوێندەوە ئەڵمانێکە ڕۆژێڕاوە بە ئەڵمانەکە خوێندەوە سێیەم بەناوچای دەفتەری یادداشتی ڕۆژانە لە بەغدادەوە یان چیرۆژی کەوتنی بەغداد کتێبەکە خانمە ڕۆژنامەنووسی ناوداری نەرویجی ئۆسنا سایشتاد نووسیبێتی کاتیوان نووسەر دیواناسی بە ئەڵمانی خوێندەوە کتێبەکە بە نەرویجی دارە ڕۆژێڕاو بە ئەڵمانی چوارەم کتێبی چاو لە جیاتی چاو چیرۆکی تراژیدی ئامینە بەهرامی ساڵی 2010 بە هاوکاری میخائیل گۆسەدێ کە ڕۆژنامەنووس و نووسەرە و یوتا هینریخ کە مامۆستای زۆنکۆم وەرجێرەی ناسراوە زمانی فارسی زۆر بە باشی نەزانێت بە زمانی ئەڵمانی و لە ئەڵمانیا بە زیاتر لە 250 لاپەڕدا ئەم چیرۆکە تراژیدیە چیرۆژێکی ڕاستەقینەیە باسی باری سیاسی کۆمەڵایەتی و یاسایی ئێران بەرامبەر وە نابەرابەری ژنان و پیاوان چیرۆژی کتێبەکە ڕاستەقینە و تراژیدی ئامینە بەهرامیە بە ناوی ئامینە بەهرامی بە ناوی چییە؟ چاو لە بری چاو کوڕێکی شەیدا ئەسیب دەڕژێت بە دەم و چاویدا ئێستا چارەنووسی ئەو لە دەستی مندایە پێنجەم کتێب کچێکی ڕزگاربووی دەست داعش چیرۆکی جینۆسایدکردن و بە کەنیزەکردنی کچانی ئێزیدی دەجێڕێتەوە من هەنێکی خوێندەوە بەڕاستی بۆم نەخێنرایەوە کە چۆن ئەم کچە دەسا و دەست کراوە و سێکسی لەگەڵا کراوە و ئیتر نازانم کتێبێکی دۆکۆمنتیە فەریدە خەڵەف ناوی ڕاستینەی کچە کوردێکی گەنجی ئێستیە لە گوندی کۆچۆ ناحیەی مامڵێن بەسەرە کچە بە ناوچەی شەنجار بە ڕێگەیەکی مەترسیدار و سەرکێشیکردن یعنی بە موهامەرە هەڵاکەوە دەست داعش ئێستا لە ئەڵمانیا دەژی سەربوردەی دڵتەزێن و سەرڕاشەشی خۆی کردوتە کتێبێک کە بە هاوکاری خانمە ڕۆژنامەنووسی ئەڵمانی کە نووسەر و پرۆفێسۆری دواری ڕۆژنامەگەریە ناوی ئاندریە سی هۆفمانە سەردانیێشان داوای لێبوردنەکە ویستەش کاکیوە قومی خۆمانە لێرە ئەوی لە ئەوروپا ژیا بێ سەردانێکی ئەوروپایی کردبێ ئەوی سەردەرزانە بژیم لەسەر سۆسیال وەستانی بەشی لێ وڵاتی پڕکاری و مەشغەڵەت و بێکاتیە ئێمانانیش ماڵ و منداڵمان هەیە و خوێندومان و کار دەکەین بۆیە کات لەوێ زۆر کەمە ڕاستی کار زۆر کەمە ئەڵا کەسانێکین ئێمە وەکو ئەرکێکی سەرشان بەسەر هیچ کەس ناکەین توانیمانە بڕێک لەو خەم و ئازاری نەتەوە کەمان لەگەڵ خۆمان بەرین باقەی خەمان هەڵگرتووە لەگەڵ خۆمان لەوێش بەپێی کات و توانە ئەو دەرفەتەی هەیە هەڵمان داوە زمان فێربین بخوێنین و ئەوەندەی کە بکرێت لە چالاکی و لەو کارانی کە ئەکرێ بۆ دۆزینەتەوە کەمان بەشداری بکەین لەوێ ئێمە چاسێکی کەمان هەیە کە زمانکی بیانی فێرە بیت ئیتر بەس لە ئەقلامی حیزبەکانەوە گوێت لە وەزعی کوردستان نابێت نەکرد وەزعی کوردستان گوێت لە دەوڵەتەکانی داگیرکردنی کوردستانیش نابێت زۆر گرنگە ئێمە دوور لە هەستی قومی دوور لە هەستی طائفی دوور لە تعەسوبی حیزبی بزانین بیانەکان چیڵە لەسەر ئێمە ئەوان چۆن سەیری ئەماکەن ئەوە گرنگە ئەوان کە بە چاوێکی مەوزوعیانە بابەتیانە هەڵسەنگان بۆ دۆخی ئێماکەن بۆ سەرکردەکانی ئێماکەن بۆ حیزبەکانی ئێماکەن بۆ دۆزەکەی ئێماکەن ئەم بابەتانی ئەیبینن کە لە 18 وتار پێک هاتووە لەگەڵ 4 چەوتەکەوتنە و 5 خوێندنەوەی قراعەتە بۆ 5 کتێب مولەخەسەکەی بڵێن لێرەدا من هەوڵم داوە وەکو ئاوێنەیەک خۆمانی تا ببینینەوە ئێمە ببینین ئەوانی دی ئێمە لە دیدی ئەوان واتە ئێمە لە مەنزوری ئەوانەوە ڕاستیکە لە پێشە
بەناوی ئێمە پێنووسی ئەوان بوو دوایی هاوڕێم نووسەر و وەرجێر تایبەتەشوانی وتی باشتر بیتی ئێمە لە دیدی ئەوانەوە لە مەزوری ئەوان بەرحاڵ من نووسەری ئەمانە نیم ئەم کتێبە من ئەمەیان کتێبی خۆمە بەڵام ئێمە باس لەم کتێبە نییە بەڵام ئەم کتێبەیان من تەنها وەرجێر و ئامادەکارم تەنها وەکو مامۆستاژ دوو چاپێکم من ئەنجام داوە هەوڵم داوە پرسیارەکانش لە چوارچێوەی ئەوە بێت کە دوور بێت لە تەعەسوبی حیزبی تەعەسوبی نەتەوە چێتی شتیوە هەمومان نەتەوەی خۆمان خۆشەوێ گەری خۆمان خاکی خۆمان خۆشەوێ بەڵام ئێمە ڕەتفعلێکمان نادروست بووە کە ئێمە هەموو شتێک بەهین وەربگرن بە ڕەتفعل وەربگرن و سۆز و عاتفە بەسەرمان نازانێت ئێمەمان کە ساڵانێکە من خۆ بەش بە حاڵی خۆم تقریبا تەمەنم ئەبێتە 52 ساڵ 25 ساڵی تەمەنم لە ئەوروپا ژیاوە یعنی تۆزێک بووینەتە ئەوروپی هەندێک دوور کەوتوونەتە لەم تەعەسوبی حیزبی و لەم تەعەسوبی قەومیە تۆزێ بابەتیانە بۆ بابەتەکان بۆ مۆزوعەکانە بڕوانین گرنگە مەسەلەن بزانن ئێمە ئەوروپیەکان فەقیر نین ئاگاداری هەموو شتەکانن کاتێک کە یەکێک ڕۆژنامەنووسێک کە دکتۆرایەک دوو ماستێری هەیە بەناوی ئینگەڕۆ 12 ساڵ بۆ سێ کەناڵی ئەڵمانی لە ئەستەمبولەوە بەردەوام راپۆرت و ریپۆرتاژ بڵاوکاتەوە باسی وەزعی هەولێرەکە ئەڵێ لەگەڵ بزنسمانەکان خاوەنکارەکان قسەم کرد وەزارەتمانەکان ئەڵێ وتیان بنەماڵەی کە ئێرە حکومدارە ڕێگە نادەن هیچ پرۆژەی سەر بگرێ ئەگەر لە سەڵات چنی بۆ ئەو بنەماڵەیە نەبێت قازان دەکرێت ئەسان عەرەقی شەرمەزاریە دەکرێت ئەوان ئاگاداری ئەمەن ئاگاداری ئەوان چی ئەکرێ و چی ناکرێ ئەم گەردەڵ کاریانە ئەم شتانە ئاگادارن بۆ کاتێکیش باسی کشانی ڕۆژاوات بۆ ئەکات ئەڵێ سەرخۆشن ئەڵێ بەرەو زەماوەند دەچن شتێکتان لەخۆیان و ئەوەن بەڕووی داعش ئەسان فەخرەکە برمج لە قەومە يعني شادمانی پڕ گیانی دەبێت لە فەخر و شانازی مەبەستم ئەوەیە يعني دیارە مێردەکەمان لە هەمووی دەکاتوە ئەوە گرنگە بزانین کە و ئەو حیزبانەش بزانن کە ئەوروپا لە بەرزیەوە ڕوانن هەموو شتەکانی بینن خاڵە ڕەشەکانی بینن خاڵەتەکانیش بینن باشە بینن خراپشە بینن باشتر نمونە بۆ ئەوەی مەسەلەن لە ساڵی 2003 بەردەوام ئەوان تەمویلی هێزی پێشبەرگە ئەکەن بەردەوام چەند تاقەمەنی و منوچە و شتێکیان دەنێکەتی تا ئێستا هیچ دیپارتی ئامادەنێ هێزێکی نیشتیمانی وەرزۆری بەناوی هێزی یەکگرتووی پێشبەرگەی کوردستان دروستکرد ئاگادارن گەندەڵەکانی ئێمە ئاگاداری پۆخڵاوەتەکانی ئێمە بەداخەوە مەزگەوە نەبووە ئێمەش تووشی شەرمەزاریە بین بەس بۆ چی ترەوە نەتەوەی ئێمەوە بێت تەعامل لەگەڵ واقعەکەیان کرد بە کوردەکەی من سەرتا نایشێن کتێبەکان خوێنەوە خۆتان هەندێک شتان ناڕوونە بێتەوە من هەوڵم داوە وەکووتم چۆن بڵێن شیلەی ئەو کتێبانی کە خوێنیومەتەوە پوختەکەی چۆن پەرتەقاڵی عەسیرەکەی گری عەسیرەکەی دی بە کەسێک کە خۆش دەوێت من عەسیرەکەی ئەو کتێبانی هێناوە مەسەلەن کتێب هەیە 300 لاپەڕ 400 لاپەڕە ئەو پێش کتێبە بە هەموو نزیکی 1500 لاپەڕەیە بە ئەڵمانی خوێنیومەتەوە بە هەموو کۆپیۆر ئەدەبی فەقەکانی من هاتووە بە 20 لاپەڕە هەرێکیان لەجیا بڵێن ئینم کردووە بە هەمووی جنابتانی خوێندنەوە فکرێکتان لەکردێتەوە بەداخۆم کاتی توانای ئەو نەبووە ئەو کتێبانە تەرجمە بکەم مجماڵ و منداڵم هەیە و ئیشەکەم و ئەوانە بەڵام گرنگ ئەوەیە ئەگەرێکی ئیمکانەتی هەبێت کاتی هەبێت بۆ نمونە خانەنشین بوو لە وڵاتانە زمان بزانێت ئەتوانێت تەرجمەی بکەم من هاتوومە کتێبەکەم ناساندووە بە خوێندنی کورد ئیتر ئەوە گرنگە بەڕاستی کە ئێمە ئاگادار بین دوور لە ئەعلامی حیزبی دوور لە ئەعلامی حکومی دوور لە ئەعلامی ڕەسمی ئەوانیدی چی لەسەر ئێمە ئەڵێن ئەوانیدی چۆن تەقییمی وەزعی ئێمە ئەکەن چی بەکوو دەڵێن ڕخنیان لێگرتوون شتی باشیان وتووە شتی خراپیان وتووە پێشبینیان هەبووە مەسەلەن باسە وتارێک و ریپۆرتاژێکی 10 ساڵ 15 ساڵە لەمە پێش بەڵام من بەقەس ئەوەشم هێناوە لێداناوە بۆی بزانین ئەو ڕخنانەی لێیان گرتوین ئەو پێشبینیانی هەیان بووە ئەو سەرنجانی لەسەر ئێمە هەیان بووە هاتووتە دییاندا ڕخنەکانیان لە جێی خۆیان بوویاندا ئەو تەوقعاتانی هەیان بووە ڕاست دەچۆیاندا ئەمانە زۆر گرنگە بەڵام ئەوەی گرنگە هەوڵم داوە وەکو مامۆستاژ مامۆستا بەڕاستی زۆر جوان سوپاسمانەکە مامۆستا چاوتان مازن زۆر جوان کتێبەکەی چکە من ئەمان لە شوێنی شکشتەیەکی نووسەرانی سلێمانی لە پێش 2 هەفتە ئەینی ئاوا مەراسیمی واژۆکردمان کرد برادەرێک بوو بەڵام بۆ جەناب زۆر بە باشی بینی نەکرد ئیتر تۆپیک کاتبی دەرفەتەکە بەرحەڵ هەوڵم داوە ڕەوی اینی ئەو نووسەرانەیە ئەو ڕۆژە نووسانەی ئەوڵن پرۆفیشناڵ میهەنی پیشەین بگوازمەوە نەک کەسێک کە
ڕەنگە لێرە حیزبێک پارێکی پێدا بێت دەمی چۆتر بێ کەسێکی گەنج بێت نە ئەوانەی کە پرۆفیشناڵن کە خوێندویانە کە ساڵانێکی زۆر تەمەنێکیان لەو بینیا سەرکردەوەش کەسایەتیان هەیە و ڕێی ئەوان مەقالەی ئەوان اعتباری هەیە هەوڵداوە ئەو کەسانە بێنن بڵاوی بکەنەوە ئەوەی کە گرنگە ئێمە زۆر سەیرە بەلای حیزبی کوردی و دەسەڵاتی کوردیەوە کە ڕەخنا دژمنایەتیە زۆر سەیرە بەلای ئەم کتێبە من حەشمان خەریک بووم لە حکومەت یاریمی کوردستان وەزارەتی ڕۆشنبیری ئەفراد یاریمی کوردستان گوایان چاپ نەکردم حەشمان خەریک بووم دوایی ئەو دکتۆر تاها ڕەسوڵی تۆ چاپ کردن مشکلەمان نییە خۆ ئێمە توانین لەسەر حسابی خۆڵانبایی ئەوە ئیمکانمان هەیە بەڵام ئێمە یەکە هەزاران دۆلارمان وڵاتان سەرف کردو لە فعالیت و بۆ کورد و بۆ ئێوە دواتر سەدان سەعات جەنابتان هەر کەسێک لە ئێوە مەسەلا حتا زمانێکی ئەزاری جا عەرەبی بێ فارسی بێ وەرن مەقالەیە تەرجمە بکەن بە زمانێکی پارانە کەمی دوو سێ سەعاتی لێ ئەچێت جەنە خوازەوە سەدان سەعاتی خۆمان لە کاتی ماڵوەندەمان گرتو تا ئەمانمان بۆ لە کاتی حکومەت ئێرە بای ئەو پاری لەبەردەسایە کە ئەم کتێبانە چاپکەوە ئێمە ئەم کتێبانە خێنە سەر چاوش باي أو إمكانية هذا الدسايا بو أمي بدجاجتي تيبقى زور سيء يعني بويا شعب نكرم كتيرهم وزارة الرشوبية وبويا هنا ما نكرم شعب دكتور جليل أقدار دكتور جليل شو كان دكتور أقدار هنا ما نكرم شعب وترساش ممكن نوالي إجمالي سبارتن ما كنا كتيرهم كان دكتور ودي هالشيء كاكي بعد سنة بغداد هنا كان دكتور وسي صالح كنا ناسين جاكوه ما وصل من بداخل وانا ما رخنا يعني جملاتي لكاتيكا ديناموي بيشكل في المواطنين اوروبا رخنا ولا يا اخو بسنا راس فرنسا الجزائر ليبيا يقول ترى هو وطن لاجئ خلاص اذكر روسين كان يكتب تناسل كم فيلم هي فيلم دوكيومنتري فيلم سينمائي كم كتاب كم رخنا لهم يشوفوا مفكر كان يعني رخني زرتون يعني الناس اللي قاعدين قيادي سياسي وكاتب بلدان يبرزان شرفنا شنو هي فيلم هذا كانت في الوطن هذا جد احنا كلهم يعني يستعشر كلام الدين مو يفشلوا جميع الله تعالى او نقد ونقد ذاتي حزب كردي لا صلاه كردي تا يستعشر بيجي اواسي رخنا قلت بدو جمعيتي تيكن يبقى بقينا كاك الرخني كرد بدو جمعيتي تيكن الله بعدين عملت بالله كاك الرخني كان يبياني بو كاك من أمام بس مترجمة يخو من الرخني مني كشي بهنتي يكن مرحبا والله فوين كون ما دين وش تابع فينا جو أوريك ولا كان فعالية السياسة بس اليوم من التجناك حتى يمكنوا أمكن باش نبحثوا جو أطفال كم كونفرنس نصير آسيا ودولتي لا جنيف لا بارجين كده الأستاذ ما يدور بيعصا يكم كونفرنس لا بيجي كده شو ما بيجي ما خير كده هزار دولار يخون كذا والله هناك قتلي في المسجد شيء هناك قتلي شيء كان يخرجوا أنفالو هي شورش كنت مو لا ما بيجي شيء يخون والله يما لو حتى لو عقلت الدرجين كرحنا بدجناتي تيبقى من سباس على كم شو تنمى كم كاتر زيادة لنا أنا قسم زود وصل أمريكا ألا وصل أمريكا وتي يوا أو رحنا كديوا جداوا زولي أو يكسبين كروباني بس كوي كل ما وصل سبز كل خاطر وتي أو رحنا نوالي واقع دورتك يوا تواكل عقد الصوت البيع أو دور رحنا كم بس ما وصل يك يعني وزقت كاجوا زيادة لسر يعني جو سكان روشنا سكان أواني كخمي كرديانا أواني كبخلافر دستمان وإذا جت دوسمان جت دشمن معنا روجنا من نسيه مقالية كنسيه بمزاج خوي يعني كم بس كم أويا زيادة إيش لسر شارلوسي أمي لا تبكي يعني أنا مشكلة نتوادي ماني مشكلة دولة ماني زور من بومني أصلاً من روجنا من نسلم بسياسة شخصنا كتابك شو خلوها ورغبة شمولية نقلت وهالصان قامجين ولا يعني بعربي دون تقييم نقلت كتابك بلام خلنا وبكر خلنا وبكرديكي يعني استنباط يعني استقراء يعني هالإنسان ما غير كردي أما هن يتسمى فاني يبقى غلط ديك شو الحياة استنباط واستقراء خصنا الروح من كتابك خصنا الروح كتابك نقرأ بس هو في خير وبوتان
من وتوما كتابك أم بابتاني وتشكي بدرس عليك هذا القدر. تو جناب كتابك هم أواني شجعان فردتو عملية تو خود في دوايا برنامج سكاني والدفاع يا تشتات ترمي سكاني ما باش كيف يشتغل؟ كان من كيف كان اولا انا احيي على هالجهد واذكر بمقوله للمناظر الكردي المعروف عثمان شريف والي يقول بالستينات انا نزلت القياده الكرديه ومع الاسف لم اجد القياده على مستوى السياسه الدوليه والتعامل معها. هذا جانب نحن نفتقر اليه. ثانيا بالفعل يعني اللي احنا ككرد نفتخر به وكحركه تحرريه مو ككرد تعصبا لا كحركه تحرريه في كردستان انه احنا انجبنا فكر يدعو للوحده بين شعوب المنطقه عكس الحركات القوميه لكل شعوب المنطقه تركا فرسا عربا ولا واحد من عندهم طلع من نطاق الانا بالعكس يتقوقعون يوم على يوم اكثر. هذا واحد. اثنين فالمعلومه صغيره على موضوع الكيميائي لانه هذا انا على علم به بشكل جيد يعني او كامل. المانيا شركه بولونسكي زولا كانت المسؤوله عن مشروع الكيميائي لصدام في موقع المبيدات الكيميائيه اللي كان في بلد يم قاعده البكر يسموها كانت سمعت شو يسموها قاعده. والثانيه في مشروع 14 بالثرثار هذا الرئيسي. الالمان بالفعل كان لهم يد الطولة بايجاد القاعده البنيه التحتيه. ساعدوهم اليوغوسلاف ساعدوهم الارجنتين وشركتين امريكيه. يعني هاي التاريخ. ثانيا احنا ككرد وكحركه هنا في كردستان العراق بالفعل اذا لم نخضع لقاعده الاستماع للنقد والقبول به فلن يبقى بيدنا شيء. وانا مثلا كاك جاي تدس كوشي ديالك بس انا مو كاك من اول فخري من هاوري شيء العزل هاوري او حاجه كمان لا تقبل هذا والرزيه كم يكون مرض رصالي شخصولوه باشا بلا من اول لنا على ما قبله خوش كجاهل من لبر اويا توانام بكردي اولا دي مكو عربي كم توانم كسبان قليل ما نكتب. زور جواني يعني فرنسي زور شعب زور قصة وكتاب من كتاب كم نحن ولا ولا نحن كاتبوا وشوني من أكمل سباسي كم ويحدة برادران يركنا شو تيرك كروجنا منوس لا لو ثاني كلي داروا ناقشة هرشتي هوان بيلين يوم لي راسي شتواني راسي تجربة شوفهم هي عمري باسي كم بوي كتير لنا أوان شيء نبيه هواك يعني شلون تيجي شوية أواك لسه أوش كويك كسك ناتوا لمن تبغى لقوم زيادة كسك لأمتى ناقات لدرة ولا أمتى ناقات زيادة لقومان يما ولا قوم إجيالي قومان الوظيفة قومان أو كديت بيتيجي شنيك تشكشها بلان برضه ببوتوني خوي تشكشها ليه كتير مكان لو الله كتير مكان بو متوسط بو دو أو كفيلين دو سي متوسط كتير لسر ملتك عن لسر ديانتك عن لسر عينك عن الجهان لمكتباتي مكتبة كداهنة طلبة كان بين أوانب كان مصدري بحثه شد لسر أو شيء كفاعل مثلا أول مدين لسر كود الرسل كان كتير بكيت التلميذ مع مصر كان كتبنا يا أوي كوا
وزارەتی پەروەردەی بەریتانی پێی وتووە ئەو کتێبە بکات لەسەر کورد ئەو کردوێتی و دایناوە لە مەکتەب مناڵەکان دێن لەسەرەوە شتە بزن کابرایەک مامۆستایەک هات یاخود نووسەرێک هات ویستی کتێبێکی وا بکات ئەویست کتێبێک وای بکات وتی هاتوومە لە ئێوە وەکو مەڵبەندی ڕۆشنبیری کوردی کوردیش کالچەر سەنتەر لە ئێوە داواکەم یارمەتیم دەن لە مۆزوعە وتمان یارمەتەکەی چۆن دەوێت وتی من کتێبێکم کردووە لەسەر کورد ئەمەوێ پێشکەشی ئەوەی بکەم بیخوێنەوە دوای 2 هەفتە مانگێ پێم بڵێن چۆی چاکە و چۆی خراپە و چۆی چاکرێتەوە وتمان ئاخی ئێمە ناومان چیە بێت لە ئێمە ناوان چیە بێت هەرەوەی سێری پێ و دوای پێ دەڵێن وتی وەکو ئەدڤایزەر کاکیوا چاکتێکە کە لەسەر ئەدڤایزەری کتێبێک ئەبێت چۆن یانی وەزعەکەی چی بێت پرسیارەکەی چی بێت لە ناو کتێبەکە دەوی بە هەفتەیەک مۆزوعێکی کورد بوو بۆ متوەسطەیە لە عمری ئێمە یانەتوانی بە 2 ڕۆژ تاریفین ڕێی خۆمان پێشکەش کرد ڕێی خۆمان پێشکەش کرد ئەوەی کە ملاحەزەمان کرد زۆر شتێکی زۆر دەزاق من باسی 1994 باسی ئیسە ناکەم وچر ئیسە زروفەکە بە نەوعێکی زۆربەی زۆری ئەوانەی لە کوردستاندا خەریکی سیاست بوون یا حیزبەکان خەریکی حیزبەتی بوون حیزبی مارکسی بوون بە سەر چاو بەڕێزم سەر چاو بەڵێ بە سەر چاو کاک ڕەشید ڕۆژنامە ڕۆژنامە نووسان يعني برای ئەم خۆکە ئەو ڕای ڕۆژنامە نووسانی و ڕایەکانیان هەیە ڕۆژنامە نووسەکانی ئەوان ستاترن لە سیاسەت بەڵێ ئێستا وڵاتانە دەمەوە بمرن هەرێک دەکات تۆ دایمە زۆر ئەوان وسی وان بە کاتەکە مامۆستا جیان بەڕێزم بەڵێ ئەزانی چۆن شتێک هەیە یعنی بمبوونە بەو ڕەنگە بۆچوومان هی نەگە هەڵکوب نەوێت لەگەڵ یەکتریا بەڵام تەبیعیە سروشتی ئینسانە جەنابەت تەجروبە و ڕینی سیاسیتان لە زیاترەوە لە شتێک تاخێن ڕەنگە شتێکی کە بخێنێت بەرەوە تەبیعی وەرەگرین لە سەدا 49 لا لە پەنجابە پەنجابە لە سەدانیە بەڵام لە بەعسیە بەڵام کورد ئەیتوانی خۆی بپارێزێ کە کاتێک دژمنێک دەڵێ کاکە من تراکتۆری چەکم هەیە لێتە دەم تۆ بیانیمە دەرەدەست خب يعني بيان مدان الدرس خب باراستن دوي كتو